سەرۆک ترامپ و هەڤڕێکێوی جۆ بایدن هەوڵێن داوی دەدەن ji بۆ ڕاکێشانە دەنگدەران. جباتا سیناتۆران مشتومڕێ دکا ji بۆ پەسەندکردنا دەستنیشانکریا سەرۆکیش بۆ دادگەها بلند. و پرانیا ئەوروپیان دخوازن جۆ بایدن هەڵبژارتنên سەرۆکاتیە ئەمریکا ببە. سڵاو و ڕێز و هیڤین دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. لای منیشەوەی دەمەتان خۆش. شانزەی مانگی دەی ساڵی 2020 ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بۆنە سەر. شەوێدی سەرۆک ترامپ و هەڤڕێکێویە نامزەدی دیموکراتان بۆ هەڵبژارتنی سەرۆکاتیە جۆ بایدن دە هەمان دەمدا دەگەڵ دوو کەناڵên تەلەڤیزیۆنا بەرسەڤا پرسیارên دەنگدەران دان و هەوڵدان وانە ڕاکێشتنە جەمخواز. سەرۆک ترامپ لە مەیامی فلۆریدا میێڤانێ NBC بوو و جارێکە دیوی گومان خستە سەر ئەرکێ ژناڤبەرنا ئوسامە بن لادن لە سەردەمێ ڕێڤەبەرەتیا ئۆباما بایدندا کوبەری نەهاژی دی تویتەرێکێدا ئەرکێ ئەو ئەگوتو بووک و ڕەنگە هێزن تایبەتن ئەمریکی دوی ئەرکیدا هاتبن کوشتنوی هەروەسا بەڕەوانی ژێرەکۆردا خوایە دارایی کرد. لە هەمان دەم جۆ بایدن میێڤانێ ABC بووی ڕەخنا لە شێوەیە سەرەدەریا سەرۆکی گرتن دگەل ڤایرۆسا کۆرۆنا. ئەف جڤین بە دەنگدەران ڕا لە شوونە دبەیتا سەرۆکاتیە بووک و دەڤیا هاتبانکردن لە دەمێکی و بتر ji 18 ملیۆن ئەمریکیان هەتانەها دەنگێ خوادایە. لینسی گرام سەرۆکی لیژنەی دادوەری ئەنجومەنی سنات لە ڕۆژی پێنجشەممە بە شێوەیەکی فەرمی بەرنامەی 22 مانگی دەی لەسەر کاندیدکردنی ئێمی کۆنیبارێ دانا بۆ ئەوەی لە دادگای باڵا کار بکات و پەسەند نەکردنی ئەو وەڵامەنە بە سۆزانەی دیموکراتەکان بۆ دواخستنی دەنگدانەکە. سناتۆر بلومنفال دەڵێت لەو باوەڕەدام کە ئەم پرۆسەیە بەپەلە پرۆسەیەکی هەڵەیە و بە قازانجی کۆمێتەکەماندا نییە. دیموکراتەکانی ناو کۆمێتەکە بێزاریان دەربڕی بەرامبەر خێرایی پرۆسەی پشتڕاستکردنەوەکە و سیناتۆر و دیموکراتەکان ڕیچارد بلومنفال داوای کرد دەنگدانەکە بۆ کاتێکی ناکۆتا دوای کەوێت ئەوێش ئەو جۆڵەیە بوو کە لە ئەنجومەنی سناتی کۆماریەکاندا سەرکەوتوو نەبوو. سناتۆر بلومنفال دەڵێت مەبەست لە ئەنجامدانی ئەوەیە بە سادەیی کە دادوەری کرد لە دادگای باڵا هەبێت و وەک سەرکۆماروتی کە بریاری هەڵبژاردن بدات. وڵاتە یەکگرتووەکان ژمارەیەکی بێوێنە لە دەنگدەران دەبینی کە دەیانەوەی پێش هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی 3 مانگی نۆڤەمبر دەنگ بدەن تا ئێستا فەرەتر لە 14 ملیۆن ئەمریکایی بەلای کەم لەم خاڵەدا و دەنگیان داوە و پێشبینی دەکرێت ملیۆنەها کەسی تریش پێش ڕۆژی هەڵبژاردن ئەو کارە بکەن. کارۆلین پریسیۆتی لە دەنگی ئەمریکاوە پێداچوونەوەیەک بەوە دەکات کێ دەنگ دەدات و ئەوە چۆن دەتوانێت لەسەر دەرەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی کاریگەری هەبێت. دەڵێت ئەمە بەجێهێشتنێکی خۆبەخشانەیە تا کاتێکی دیاری نەکراو. ئەمە واتای ئەوەیە من هەرگیز ناگەڕێمەوە. ڕیتەڕاد وە کچێکی گەنج بەشێک بوو لە کردداری پیتەر پان وەکو هەزاران مناڵ کە باوکو داکیان لەگەڵدا نەبوو. لە سەرەتای 1960 کۆبایی کۆمەنیستیان بەجێهێشت. ئەو ترسی هەیە ئەمریکا بەرەو سۆسیالزم بخلسکێ ئەگەر جۆ بایدن ببێتە سەرکۆمار. ئەمە چاوبازیە لەگەڵ سۆشیالیزم لەگەڵ چەپ هەرچی دیکە. ئەمە هەڵەیەکی گەورەیە بۆ وڵاتەکەمان هەڵەیەکی گەورەیە. بایدن کەسێکی میانە ڕەوە ئەوە کاریگەری لەسەر ڕاد نەکردووە کە ویستی زووتر بە سەرۆک دۆناڵد ترامپ دەنگ بدات کە دەنگدانەکەی بەدەستێتی ڕادەست کرد. ڕاد فەرەتر لە 2 هەفتە پێش ڕۆژی هەڵبژاردن دەنگیدا. هەندێک دەڵێن هەموو ڕۆژێک لە ئیالەتی فلۆریدا ڕۆژی هەڵبژاردنە چونکە لە هەموو ئیالەتەکانی تر لە وڵاتەکەدا دەنگدەری زووتری هەیە. 2 ملیۆن خەڵکی فلۆریدا وەکو ڕیتەڕاد لە پێشدا دەنگیان داوە. تەنانەت جەڵتەی ئەم دوایەش نەیتوانیوە پێش بە مایک دۆملی بگرێت کە زوو دەنگ بدات ئەو بە جۆ بایدن دەنگ دەدات. بیرۆکەیەکی باشتری پێلەوەی کە داخوازیە بۆ گەڕانەوەی ئەم وڵاتە بۆ ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی لەو باوەڕەدا سیاسەتەکەی زیاتر گشتگشترە.
لە سەرانسەری وڵاتەکەدا دەنگدەران تۆماری دەنگدانی پێشکا دەشکێنن چ بە خۆیان دەنگ بدەن یان لە ڕێگای پۆستەوە. هۆکاری سەرەکی ڤایرۆسی کۆرۆنایە. دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی لە نێوان هەندێک کۆمەڵە خەڵکدا پێناچێت بە تەواوەتی پیادەکرابێت لەبەر ئەوە لەبەر ئەم هۆکارە بە شێوازی دەنگدانی ئامادە نەبوو دەنگ دەدەم. بەڵام نە کریستیان جانسن ئەو تیشرتی پرۆپاگاندەی ڕۆژی هەڵبژاردننی 3 نۆڤامبر دەفرۆشیە لەو کاتەیە کە دەنگ بە بایدن دەدات. ئێستاکە هەمووان دەترسن تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن. تۆ دەزانیت من دەڵێم چی؟ ناتوانیت بۆ هەتایە بترسیت یان بۆ هەمیشەی لە قۆزاخەیەکدا بژیت. ترامپ و بایدن جیاوازیان هەیە لەسەرەوەی کاتێک دەڵێن کەی لایەنگیرانیان دەبێت دەنگ بدەن. سەرۆک هانی دەنگدەران دەدات کە خۆیان بڕۆن و لە ڕۆژی هەڵبژاردن دەنگ بدەن. ئەو بەبێ بەڵگە دەڵێت دەنگدان لە ڕێگای پۆستەوە سەختەکاری تێدایە. زۆر وریابە بەردەوام چەندین هەڵخەڵەتاندنی زۆر لە ئارادایە. ئێوە دەبینن چی ڕوودەدات هەموو ڕۆژێک دەیخوێنیتەوە چی دەگوزارێت. بەڵام لە بایدنەوە پەیامی جیاواز هەیە. هێشتا دەتوانین لە ڕێینامەی پۆستەوە دەنگ بدەیت تا دەتوانی بە خێرایی دەنگ بدە. لە ڕۆی میژوویەوە کۆماریەکان شیانی هەیە زووتر دەنگ بدەن بەڵام نەکەم ساڵ. بە پێ پرۆژەی هەڵبژاردننی زانکۆی فلۆریدا دەنگدانی پێشکاتی دیموکراتەکان بە ڕێژەی 2-1 بەرامبەری کۆماریەکان زۆرترن. ڕێژ ئێکسنەر بەرپرسی ئەمارەکانی سیاسیە بۆ cleveland.com. زۆر قەرەباڵەخە لەوەی کە پێشتر سەرنجت دابوو ئەمە تەنها پەیوەندی نییە بۆ کەسانەوە کە پێشوەخت دەنگ دەدەن بەڵکو خواستی ئەوەشیان هەیە کە پێشوەخت دەنگی خۆیان بدەن. لە بەرجینیاش هەمان شتە دووەم پاش فلۆریدا لە ژمارەی دەنگدەرانی زووم. پێویستم ڕۆ ئیش بکەم بەڵام لە ئێستادا ئەمە زیاتر بۆ من گرنگە لەبەرەوە ئەمە دەکەم. ئەگەر ڕاوتەکە بەردەوام بێت لەوانەیە ئاماژە بە تۆمارکردنی ڕێژەیەکی زۆرتر بکات لە 55% تا ئەوانەی لە ساڵی 2016 دەنگیاندا. سەرۆک دۆنالد ترامپ و جۆ بایدن لە چەند ڕۆژین داویین کەمپێنین خوا لە ویلایەتە فلۆریدا گەلکی چرکردنە و جێ هەری گرنگە ji بۆ سەرکەوتنی هەڵبژاردناندا. فلۆریدا 29 خاڵ هەنە ji ژمارە 270 خاڵین و پێتیڤینە ji بۆ سەرکەوتنی لە 6 هەڵبژاردنین دەرباز بووی فلۆریدا بڕیار دەربوو. گەلو چ ji هەردوو کاندیدان تێخواستن لێ وێ ویلایەتی بکەن؟ ڕێکی دراوسەی جوانی ستاینە و کاتێک لە هەفتەی هەڵمەتی هەڵبژاردنەکەی لە بەدەرگاکەیدا دزرا بوو بە هەڵمەتێکی دیکە بۆ بایدن. هەتا ستاین ناتوانێت ناوی دانالد ترامپ بڵێت. Get off my lawn. We're not voting for that man, even though I have the same values. من ڕسایکڵ دەکەم هەموو شتێ دەکەم لە پێناو زەویدا خاوەنی هەمان ئەو بەهایانەی جۆ بایدن و کامێڵا هەرێسم بەهای پێچەوانەی ئەو کەسەم هەیە جارێکی دیکە خۆی هەڵدەبژێرێتەوە. لەم تەمەنی 71 ساڵێدا ستاینێکێکە لەو 4.2 ملیۆن هاوڵاتیە بە تەمەنانی فلۆریدا کە ڕایەکی گەورەیان لەسەر چۆنێتی دەنگدانی ویلایەتەکە هەیە. هەروە گارسێلا لاو کە کۆچبەرێکی ئەرجەنتینیە تازە لە دەنگدانی پێشوەختدا دەنگی داوە بە سەرۆک ترامپ. پێویستمان بە کەسێکە نەکەرخەمی هەموو هاوڵاتیەکی ئەمریکی بێ بەڵکو و پێویستمان بە کەسێکە کە بزانێت چۆن سەرۆک بێ بزانێت چۆن سەرکردە بێ. ئەگەر دەرگاکەت کراوە بێ ناتوانانی لە ناوە ماڵەکەت بپارێزیت و هەموو کەسێ دەتوانێت خۆی بکە بە ژووردا. لاو ئاماژەی بە ڕێساتوندەکانی سیاسەتی کۆچبەرانی ترامپ کرد کە پیادەی دەکات کە هەوادارێکی زۆری هەیە لە نێو لایەنگرەکانیدا. دەنگدەرانی فلۆریدا کلیلی سەرەکی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتین. هیچ پاڵێراوێکی سەرۆکایەتی لە سەروەختی بلکلنتنەوە واتە لە ساڵی 1992 کۆشکی سپی نەبردوتەوە ئەگەر ویلایەتی فلۆریدای نەبردبێتەوە. لە 20 ساڵی ڕابردوودا تەنیا چەند خاڵێکی سەدید و گەورە کاندیدی سەرۆکایەتیان جیا کردوتەوە. هەموو جارێک براوەی فلۆریدا بووە بە سەرۆک. ڕێکلامی سیاسی بە هەردوو زمانی نزی و ئیسپانی شەپۆ لە تەلەڤیزیۆنەکانی فلۆریدای سەرڕێژ کردوتەوە کە هەر لە 4 کەس یەکێکیان بەڕەچەڵک خەڵکی ئەمریکای لاتینن. ترامپ چەندین جار بایدنی تومەتبار کردووە بە هاوپێچکردنی ئەجەندای سۆشیالیستی بۆ ئەمریکا. It's ironic that the local propaganda سێرە ئەو پرۆپاگەندە خۆجەیە دەکەن. ئەوە هەواڵێکە بۆ ئەوی وا لە ڤەنزوێلی و کوبیەکان بکەن باوەڕ بەوە بهێنن کە بایدن کەسێکی سۆشیالیستە و دەتانبات بەرەو کۆمیونیزم وەکو ئەو سەرکردانە بەڵام تەواو پێچەوانەیە کەس وەکو ئەم میانڕەو نییە. بەنیسبەت ئەوانەی کە بەڕەچەڵک خەڵکی ئەمریکای لاتینن سیستمی سەرمایەداری زۆر گرنگە. ئێمە کۆچمان کردووە بۆ ئێرە زۆر بە ڕژدی کارمان کردووە. هاوکات چوارنەوەی باو باپیرانیشمان پێش زەحمەتیان کێشاوە و بۆ ئەوەی ئەو شتانەمان پێ ببەخشن کە ئەمڕۆ هەمومان هەمانە و ئازیاتی کە ئەمڕۆ لە فلۆریدا هەمانە. ئارسەر سیمۆن مامۆسای زانستە سیاسیەکانە لە زانکۆی مایامی کە 6 خول لە ئەنجومەنی نوێنەرانی فلۆریدا خزمەتی کردووە.
دەنگی پۆرتۆریکاییەکان مەیلیان بەلای دیموکراتەکاندایە لە کاتێکدا دەنگی کوبی ئەمریکانیش لە فلۆریدا بۆ کۆماریەکان میل دەگرن. جا دەتوانیت هاوسەنگ بیت، دەکرێت ئەم گروپە خۆیان لەناو خۆیاندا بتوانن هاوسەنگی دروست بکەن. وا دیارە ڕادەی بەشداری دەنگدەران بڕیار لەسەر پێشبڕکێکە دەدەن. زیاتر لە 1 ملیۆن لە فلۆریدا لە دەنگدانی پێشوەختدا دەنگیان داوە. بەپێ ڕاپرسیەکی ئەم دوایەی ڕێکخراوەی یۆگۆف، زۆربەی خەڵکی ئەوروپای ڕۆژاوە دەیانەوێت جۆ بایدن هەڵبژاردننی سەرۆکایەتی مانگی نۆڤەمبری ئەمریکا بباتەوە. دەستگای توژینەوەکە لەسەر دەنگدانی 3 نۆڤەمبەری داهاتوو پرسیاری لە دەیان هەزار کەس کردووە. لێواسا دیارە لە ڕۆژهەڵاتە ئەوروپا پشتەوانی لە دۆنالد ترامپ هەنێکی بێسترا. تیرمەها 2017 دۆنالد ترامپ و هەفتایەوێ فرەنسی ئیمانوێل ماکرۆن هەردووژی دمەهێن خۆیان سەرەتایین سەرۆکاتیە دەبوون. وان دۆستانیەکە نەپێکانە ئاوا کرد. دیارە هەردوو سەرکردە ناکۆکن لە دۆر سیاسەتە دووپاتکردنا لەسەر هەواڵبەندیە سەرانسەری ئەتلانتیک. ژوێ دەمێڤە ناکۆکیان لە دۆر بازرگانیە، گوهارتنا کەش و هەوایە، ناتۆ و برێکسێتێ باندۆر دانە سەر وێ دۆستانیە. ڕونشتوانین پاریسێ کۆ بە دەنگی ئەمریکا را ئاخوین هێویا گوهارتنا سەرکردایەتیە کۆشکا سپیکر. Ez dixwazim Trump sernekeve, lê ez nepişrastim ku ew bişke, alîgirên wî gelekin, min agahî li dûr Biden nînin. Ez nizanim ku wê Biden serokekî baştir be, lê hîvîdarim ku guhartineke di rêveberiyê de çê bibe. Em ê karibin ji nû ve peywendiyê normal bi Amerîka re ava bikin. راپرسیەکە کۆمپانیا یوگاف پێشنیار دەکە کو ئەv نەرین ڤەدەنگا gelek welatên Rojavayê Ewropane. Lê Fransa nêzîkî 2 kes ji 3 kesan serkeftina Joe Biden dixwazin, li gel 16 sedî serkeftina Trump dixwazin. Lê Danîmarkê rêjeya herî mezin 8 sedî Biden dixwazin, li beramber 6 sedî ji bo Trump. Li Almanya bêhtirî 7 sedî dixwazin ku Biden bi ser keve. Ez cihîvî dikem, dixwazim wan serokekê nî hebît. Êdî nemaye mijara argumentan. Her kesî kampa wî heye û ew gelekî ji hev dûr ketine. Ev jî cihê metirsiyê ye. Rûniştvanên Barcelona ji dengê Amerîka ra gotin ku encamên hilbijartinan dê bandorê bidin ser Spanya. Me ev yek bi şerê bazirganiyê Trump bi Çînê radît. Bi Ewropa re û ev jî bandorê dide ser hemî Ewropa û Asya. Li Rojhilatê Ewropa piştgiriyeke bêhtir bo Trump heye. راپرسیەکە 2019 لێکۆلینên پیاو دیار کرد ku bêhtirî nîvên xelkê Polanda alîgirên Trumpin ku rêjeya herî bilind e li Ewropayê. Biryara Trumpa bihêzkirina serbazên Amerîkî li wir rolek divê derbarê de lîst. Kosovo jî pesna Trump dide li dor hewlên wî yên li hevkirina navbera Serbiya û Kosovo. Ev tabloya li ser rîya firokxaneya Kosovo ew ji aliyê welatiyekî Kosovo ku li Swêdê dijî ve hatiye çêkirin. Ji bo rêzgirtina serokê Amerîka xelkê Albanya alîgirên yekem yên xelkê Amerîkan e li cîhanê. Kî bi ser keve jî gelek Ewropî bawerin ku encamên hilbijartinan dê bandoreke mezin bidin ser wan. Bi nêzîkbûna hilbijartinan re helmetên wê balê bêhtir dikişînin. û armanca kempêna van rojan ya her du kandîdên serokatiyê ew kesin ku hêşta biryar nedane dengê xwe bidin kê. Li gora gelek şarezayan jî piştevanên her yek ji wan jî neamadene baweriyên xwe biguherin. Ev diyarda radîkalbûna komarî û demokratan wê çendê karîgeriyê bike ser civakên Amerîkî bi mera birêz. Hîşam Botan medyakar û endamê Press Club lêre li Washington beyanî baş kake Hîşam. Beyanî baş. Em çi diyardê kewta çendê karîgerî eka li ser komelgayê Amerîkî. Em hilbijardina cawaz e li hilbijardinekanî rabirdû. Etwanim bilêm em hilbijardine cawaz e li hilbijardinekan li 50 salî rabirdûyî hilbijardinekan. Leber ewê بەگشتی ئەمەوێت ئەوە بە بینەران بڵێم کە خەڵکی ئەمریکا بەگشتی خەڵکی هاوڵاتی ئاسایی زۆر گرنگی بە سیاست نادەن. یعنی سێشت هەیە لێرە لە ئەمریکا خەڵک قسە لەسەری ناکەن، ئاین خەڵک قسە لەسەری ناکەن، پارە و وەزعی ئابووری خەڵک قسە لەسەری ناکەن و سیاست. بەڵام ئەم هەڵبژاردنە وای کردووە خەڵکەکە زیاتر لەسەر سیاست قسە بکات. ئەوەش وای کردووە کۆمەلگا ئەتوانم بڵێم
تا ڕادەیەک دابشکردن پێوەی دیارە زیاتر لە هەموو جارەکانی تر زیاتر لە هەموو سەردەمەکانی تر لە وەتی فەسڵی عنسوری نەماوە لە ئەمریکا. ئەم هەڵبژاردنە زۆر تەسیری هەیە لە ئەسەر وەزعی کۆمەڵایەتی ئەمریکاوە. یعنی ئەتوانین بڵێن دیموکراسەکان زیاتر بەرەو دیموکراسی ئەچن، محافظکارەکان زیاتر بەرەو محافظکاری ئەچن. بۆ نمونە ئیستە کۆمەڵای دروست بوونە گروپی تا ڕادەیەک توندڕەون بیر و بۆچوونی توندڕەوی ڕاستیان هەیە، بەڵام سیاستمەدارەکان ئیدانەیان ناکەن. بۆ نمونە گروپ کاکە هیشام لەگەڵ ئەوەشدا لە نێویاندا چۆن دەڵی لە چەپەوە زۆر ڕادیکال دەبن و ڕاستشوەرە زۆر ڕادیکال دەبن لە بینی هەردوو لایەندا هەموو جارێکیان زۆربەی جارەکان ئەوانە بڕیاریان نەدا دەنگ بەچێ بدەن چونکە نە کۆمارین نە دموکراتن، بەڵام لە کاتی کەمپین و بانگەشەی هەڵبژاردنە بۆ خۆیان ڕای خۆیان دەگۆڕن بەرنامەی ئەملایان ئەملا پێ باشتر دەنگ بدەن. لەمە هەڵبژاردنە ئەمەش زۆر کەم بووتەوە، یعنی حتا بە پێی شارەزایان و ئەوانەی کە دەبینین نە ترامپ نە بایدن وەکوگوون پشتی خۆیان نابەستنەوە بەو خەڵکانەی کە هێشتا بڕیاریان نەداوە دەنگ بدەن. بۆ ئەمە بۆ ڕاستەکەی شتەکە زۆر ناوازەحا، یعنی هەموو ئەو ئستیفتاعاتەی کراون تا ئیستا کە باز بکەن بۆ نمونە بایدن لە پێشە 8 خاڵیان 7 خاڵیان 9 خاڵە. ئەو ئستیفتاعانە بەڕای من ئەوانیش تا ڕادەیەک لەوانەیە دقیق نەبن 100% وەکو جاران. خەڵکەکە تا ئێستا یەکلایی نەبووە. 8 ویلایەتمان هەیە، ئەو 8 ویلایەتە پێیان ئەوترێت الویلایەت المتەئەرجحە. ئەو ویلایەتانە بریارە دەن کێ ببیت بەسەرەوە. یەک لە ویلایەتانە بۆ نمونە جەنابتان باستان کرد لە راپۆرتان فلۆریدەیە. ئەو فلۆریدا هێشتا بڕیاری نەداوە. ویلایەتی پنسیلڤانیامان هەیە بۆ نمونە، ئەویش پنسیلڤانیا ساڵی 2008 و ساڵی 2012 دەنگیان بە باراک ئۆبامادا، کەچی ساڵی 2016 ڕەیان گۆڕی دەنگیان بە دۆناڵد ترامپدا، بۆیە دۆناڵد ترامپ بوو بەسەرۆک. ئێمە 8 ویلایەتماندا، ئەو 8 ویلایەتانە 8 ویلایەتمان هەیە بگورە، ئەو 8 ویلایەتانە ئەوان بریارە دەن کێ ببیت بە سەرۆک، نەک ئەو ویلایەتانەی کە با بڵێن پێشوەخت دیموکراسینە یان جمهورینە. ئەو ویلایەتانە هێشتا زۆربەی زۆریان یەکلایی نەبوونەوە. ئێمە شتێکمان هەیە پێوترێت مفاجات ئۆکتۆبر. ئەو مفاجای ئۆکتۆبرەیە لەوانەیە گۆڕانکاری زۆر گەورە ڕوو بدات لە هەڵبژاردنە. بۆ نمونە خەڵکەکە قسەکەت لەوانەیە دۆناڵد ترامپ وە لەگەڵ کۆمپانیەکان و لەگەڵ بەهۆی کە ئەو سەرۆکی وڵاتە هەوڵە دەسەڵاتی خۆی بەکاربێنیت کە بە زووترین کات ڤاکسینێک بدۆزنەوە بۆ کۆرۆنا ڤایرۆس. ئەگەر ڤاکسینێکیان دۆزیەوە لە مانگی دەیە لە ئۆکتۆبرە، ئەوە ئەبیتە مفاجای ئۆکتۆبر لەوانەیە ئەو 8 ویلایەت ئەو خەڵکانە زیاتر بەرەو دۆناڵد ترامپ بڕۆن نەک بەرەو بایدن. بەڵام کاتەکەش زۆر کەم ماوە. بڵێ دەتەوێت بڵێ بایدن شتێکی بەدەستەوە بۆ ئەوەی ئەم مانگە شتێک بکاتن، کەچی 20 ڕۆژ کەمتر ماوە. فەرموو. بەڵێ بێگومان بایدنی شتێکی لە دەستە هەیە، زیاتر لە شتەکەیە کە باسەکرێت لەوانەیە بایدنیش کۆمەڵەیەک بۆ نمونە وەزعی تاکس ئەگەر زانیاری تاکس لەسەر دۆناڵد ترامپ تەثبیت کرا کە ئەو تاکسی نەدا و یان یاری کردو بە تاکسی خۆیان کەمی کوڕی هەبووە لە تاکسەکە. ئەمەش واکەت کە خەڵکەکە ئەو 8 ویلایەتانە مەیلە و بایدن بڕۆن زیاتر، لەبەرەوەی خەڵکی ئەمریکا زۆر گرنگی بە وەزعی ئابووری بە پارە ئەدەن. ئەتوانم بڵێم یعنی تاکس گرنگترە لە کۆمەڵەیەک شتی ترە کە پەیوەندی بۆ ئەمریکیەکان. بەڵام کاکیشان بەگەڕینەوە خاڵی یەکەمی قسەکانماندا، ئەویش جیاوازیە و بابەتی کەوەی ڕاست و چەپ تون دەبن. ئەم جیاوازیە تەنها لە ناو خەڵکی گشتیا نابێت، بەڵکو لە ناو بەرزترین دەسەڵاتی سیاسی ئەویش کۆنگرسە لەوێدا دەبێت. یعنی ئەم چەند دەبێت و ئەم مشتومڕی لەم ماوەیەدا دەبێت. بۆ نمونە ئەوەی کە ئێستا دەستنیشانکردنی دادوەر بۆ دادگای باڵای ئەمریکی، یاسایەک لە کۆنگرس هەیە ئەوەی کە بۆ یارمەتیدانی ئابووری و ئەو خەڵکانە دەبینین ئەو جیاوازیە لەوێشا زۆر گەورە و گرنگە. یعنی ئەمە ڕنگدانەوەی کۆمەلگا یان چییە بۆ لە ناو وەکوی دەسەڵاتە سیاسەکاندا ئەو شتە هەیە زۆرە بەداخەوە کۆمەلگا ڕنگدانەوەی سیاست مەدارەکانە، نەخێر سیاست مەدارەکان من پێم وانییە ئەوە ڕنگدانەوەی کۆمەلگا بیت. ئەوان ڕنگدانەوەی ئەو کێشەیە کە بینی بایدن و ترامپە هەیە. بۆ نمونە
دیبیتی ڕابردوو کە یەکەم دیبیت بوو بینی دۆنالد ترامپ و جۆ بایدن لە خراپترین دیبیت بە قەلەم درا لە مێژووی دیبیتەکانی ئەمریکا یعنی چەند سەرۆک هەیە چەند دیبیت کراوە پێشتر قەت دیبیتە خراپ نەبوو بەقەدر ئەم دیبیتە یعنی گەیشتە ئەوان هاتنە سەر ئاستی کۆمەڵایەتیەوە یعنی جۆ بایدن قەت کەس تەسەوری نەکرد ئەو بەو شێوازە قسە بکات بەڵام یعنی من دوو دیبیتم بینیوە پێشتر کە ئەو جێگری باراک ئۆباما بوو بەو شێوازە قسەی نەکرد بەڵام بەم دیبیتەی ڕابردوو ئەویش هەمان شێوازی دۆنالد ترامپ قسەیە کرد ئەوان بەم شێوازە نامە ئەنێرن بۆ خەڵکی ئاسایی ئەمریکی کە ئەوان زۆرینەی خەڵکی بەتاکیدوە باڵێکاکی شام با بزانین دەبێتی داهاتوو کە ڕەنگە هەفتەی داهاتوو بکری ئەگەر کرا بزانین ئەو چۆن دەبێ هیشان بۆتان میدیاکار و ئەندامی پرس کڵاپ لێرە لە واشتن زۆر سپاس بووتەوە زۆر سپاس. وأمر لە قامشلو ئەنجومەنی سووریای دیموکرات مەسەدە لە کۆنفرانسەکەی ڕۆژەماوانیدا ڕایگەیان کە لە ئەنجامی بریارێکی لێخۆشبوونی بەڕێوەری خۆسەری باوکوور و ڕۆژهەڵاتی سووریا 631 گیراوی داعش ئازاد دەکرێن. مەسەدە ڕایگەیان ئەو کەسانەی ئازاد دەکرێن دەستیان نەبووە لە شەڕ و کوشتندا و لە نێو ئەو ڕێکخراوەدا کاری چەکداریان نەکردووە. مجلسا سووریا دیموکراتیک کۆنگرێکی ڕۆژنەماوەییدا ڕاگەهاند گۆ دە ئەنجاما بریارە عەفویا ڕێڤەبەریە خۆسەردە 631 گرتیên داعشê têne berdan. Mesedê destnîşan kir got kesên got têne berdan destê wan dikuştin û şer de tune ye û ew kesên got karên neçekdarî li gel Daişê kirine û her wisa hatete keskirin got karê wan alîkariya Daişê nekiriye got bihêz bibe. Yani em bêjin ev kesayetiya ev ne ew cerîmê got bêjê wilo مزنن يعني مداخ يا كرنجي اف جزائر مثلا هنجي 2 صالح حكم بونا هنجي 3 صالح حكم بونا نا او جريمه مظن يقو بالصالا يعني مؤبدا نا ابناء يعني جريمنا مثلا التعامل مع داعش يعني تسهيل فرار دواعش پشتی قداندنا کنگرهی پیش آواهی کرتیگاه علای قامشلوی کسوبارین گرتیان کوم ببون. لعالیه کدن کولان گلکی بترسه گو سربست بردانا وان گرتیان و اجاره کدن داعش بهیز بکه و لگوری مروفن وان گرتیان گو ده اف در فتک نوی اجبو گو دست بجیانک نو بکن. مرسو كيف خوشه اري سپاس جو خديره تو چمات بردان بريارا عفويا ريوبريا خوسر از بردام هون کس دبیجن کو بردان آواد دی داعش خورد بکه اري هجايا گوتنه یا گو لسر پیشنیارا ایلو هزین عربا یه نفچه دیرا زوری و رقای گو مسدی پیشنیاری ریوبریا خوسر کر گو مالباتن سوریه دی کامپا هولی ده دی ورن بردان هر وسا 631 گرتی دی ورن بردان و 253 گرتی جزای وانجی هاتنه سفکرین. لعالیه کی دن لگوری شوپینران گو مسدی آمادکاریا کنگریه کی نشتیمانی سر استا باکرو رجلاتی سوریه دیکه گو دی اف گاوین بردانا گرتیان و مالباتان و دی ریوکه جبو قناغه کنو لباکرو رجلاتی سوریه و تکهزیا پشداریا حمو هوز و ایلن عربا دریوبریا خوستریا باکرو رجلاتی سوریه دیه. زانا عمر دنگی امریکا قامشلو. وجمارة فاغرين كوفيد 19 لأمريكا جهاية 7.97 مليونان لغورا جمارين جون هابكنز جمارة مريان جي بفيروس كورونا جهاية 207,750 توري CNN دي بجاد حفت روجين دربازبوي دا 21 ولايتان جمارين هري بلند تو ماركرنا حتى دوه بينشم ويجي جمارة زارو كان كو فيروسي فاغرتنا لأمريكا 697,000 بونا زاروك دا جسادي جه سرهجمێریا وڵاتینە. لە هەر شوێنێک ڕووبار هەیە ڕاوەماسی هەیە و ئەمریکاش پڕە لە ڕووبار و سەرچاوی ئاو. با سەرکەن ئەمریکا چۆن کۆنتترۆڵی یاسایی ڕاوکردن دەکات
چەند جۆرێکی جیاواز هەیە کە ڕاوەماسی دەکەن لە نیوانیان ئەو کەسانەی کە حەزیان لە ماسی گرتنە و کەسانی کە ڕاو دەکەن بوو ئەوەی ژمێکی خواردنێکی باشن هەبێت یان بیفروشن. هاوکارمان یەحیا بەرزەنجی لەگەڵ ماسیگەرێکی کورد قسەی کردووە ئەم راپۆرتەی بۆ ئامادەکردوون. لە ئەمریکا چەم و جۆبار و ڕووبار و سەرچاوە ئاویەکان خەڵکێکی زۆر لە خۆی کۆ دەکاتەوە. سروشتی جوانیەکەی، سازگاری ئاو و هەوا پاکژەکەی کەمنینەوانەش ژەبێ خواردنی ماسی و ڕاوکردنی بەدیار قولاپەکانیانەوە هێشتونیەتەوە. هەفتانەی ئەم دوو هاوڵاتیە کوردەی ڤێرجینیا ڕۆژانی پشودانیان لەگەڵ ڕاوکردن بەڕێ دەکەن. حەسەن دڵی خۆشە 3 ماسی کارپی ڕاوکرده بوو. باقت کردی بۆ سەر ئەم ئاوا ئیتر یعنی وا لێ دێت داڵغەن لای هیچ شتێک نییە، هیچ شتێکت لە بیر نییە غەیری بزانی کەی قولاپەکەت ماسێکە ڕایە کێشێ و پێوە بێ ئەیگری. ئەو کاتە کاتێکی زۆر خۆشە، وەکو چۆن بڵێ تۆ هەفتەیە هیلاکی زۆر هیلاکی، بەڵام ئەو ڕۆژە کە دێی بۆ ڕاو ماسی بۆ هەفتەی ئایندە وەکو وایە شەحن کاچیتەوە سەر ئیش زۆر بێتاقەت نابێت. گەڕان بەدوای ئەو پرسیارە بۆچی ڕاوکردن بژارەیەکە، ستیڤ بابان لە ڕووبارێکی تر هەمان ڕای هەبوو. دوورکەوتنەوە لە جەنجاڵی و ئەو ناخۆشیانەی کە هەیە لە ناو مەسەڵەن بۆ نمونە لە شوێنی ئیشەکە لە ژیان لە سەرقاڵی و زۆر جار هینە گەرمە و کێشەیەکی زۆر هەیە لە ژیاندا، بەڵام لە کە دێ ئێرە ئەو شتانت هەموو لەبیر دەچێتەوە. هەمووی هەست و هینت شعور دەوێت چاوەڕێ ئەوەی کە ماسیەکە قەپێکی بە قولاپەکە دابکە و ڕایکێشە و تۆش ئەو شەڕێ لەگەڵ بکەیت. لە نێو ڕاوچیەکانی قولابدا کەم نین ئەوانەش تەنها ئارەزووی ڕاویان هەیە و ماسیەکان ئازاد دەکەنەوە. ڕەنگە لای ئەوان بڵاوکردنەوەی وێنەیەکی بەس بێت. کاتێک ماسێکی گەورە ڕاو دەکەم زۆر دڵخۆش دەبم. بە خێرایی دەی پێوم و کێشانەی بۆ دەکەم وێنەشی دەگرم بۆ بەراوردی دەکەم لەگەڵ ئەوانەی ڕابردوو. تاوەکو خێراش بێت چاترە بۆ ماسەیە کە لە ناو نەچێت و ئازادکردنی ڕێزگرتنە لە ماسیەکە. ئارۆن ویلیام برجواتەری جێهێش ئەو چێژەی ئەو باسی دەکات ڕەنگە لەم تافگەیە هەر کەسە و بە شێوەیەک ببینێت. لەگەڵ سروشتی مرۆڤدا ڕاوکردنیش هەر هەبووە، وەلێ ڕاوکردنێک بە ویژدان. خۆ لە دنیاشدا یاسای ڕاوکردن هەر هەبووە، وەلێ گرەوەکە لە جەبەجێکردنی یاسادایە. یەحیا بەرزەنجی دەنجی ئەمریکا، برجواتر، ڤێرجینیا. ئەفبوون بابەتن مین vê carî yên Kurt Connection lê roja sêşem wamê dîsan em ê bi civanawa şad bîn. و تا بەرنامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن. دوعا. بەمینە خۆش.